لە درێژەی بانگەشە بۆ سەرخستنی لیستی 147 کۆمەڵی دادگەری و ناساندنی کاندیدانی بەسەرجەم چین و توێژەکان بە ئامادەبوونی کارگەڕان و ئەندامانی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری، تیمی بانگەشەی کۆمەڵ سەردانی پیشەوەرانی ناوچەی پیشەسازی چەمچەماڵیان کرد. بسم الله الرحمن الرحیم. ئەمڕۆ ئێمە وەکو لیژنەیەک پێمان باش بۆ سەردانی ناوچەی پیشەسازی چەمچەماڵ بکەین. الحەمدوللا خەڵک پێشوازەیەکی زۆر باشی هەیە بۆ لیستی کۆمەڵی دادگەری. ئیتر ئومێدەکەین لای خوای پەروەردگار ئینشاءالله ئینتاج و بەرهەمێکی باشی هەبێ و ئەم هەڵبژاردنە بەڵکو بتوانێت گۆڕانکاریەک لە هەرێمی کوردستانە دروستکە. خەڵک بەڕاستی زۆر بێزارە لە ئەم دەسەڵاتە، زۆر بێزارە لەو وەزعی کە خەڵک تایەتی. ئیتر ئەمێنێتە سەر هیمەتی ئەو خەڵک و ئێمە شاوەڕێی هیمەتی ئەو خەڵکە ئاکەین ئینشاءالله. لەلایەن پیشەوەران و هاوڵاتیانەوە پێشوازیەکی گەرم لە تیمی بانگەشەی مەڵبەندی چەمچەماڵ کرا و ڕایانگەیاند کۆمەڵ هەمیشە لەناو خەڵکدا بووە و لەگەڵ ئازارەکانی هاوڵاتیانی سنوورەکەدا بووە. حزبی ئیسلامیەکان هەمیشە گەڕێن بە دوای خەڵکاڵن بێن بە مناڵەکەت بێ قورئانی پێڵین، با مناڵەکەت پەرۆ دەکەین، با لە ناو بارگاکانمانە فۆرمی زانکۆلاین ئەبێ پڕێکینەوە و هاوکاری کۆکەنەوە بۆ بەشە ناوخۆیەکان کە ئەو خوێنکارانی لە دەرەوە دێن، ئەوانی کە من نازانم دەستکورتن دێن دەستیان نەگرن یارمەتیان نەدەن. ماوەی دامەزرانەوە تا ئێستا حزبی ئیسلامیەکان هەمیشە وەکوتم لە ئەم 4 ساڵایە کە ئەوان دێن هاوکاری کۆکەنەوە بۆ ماڵهەژارەکانم لە دەرگا بە دەرگای ماڵان لێدەن ئەڵێن تۆ کەسێکی هەژاری یارمەتی دن و ئێمە شایدی دن بۆ ئەوەی کە بۆ نمونە من نمونی کۆمەڵی ئیسلامی بینی کە بەڕێز ماوەسیروان کاندید ئەوانە لە شاری چەمچەماڵ چەندین خانوویان بۆ خەڵکی هەژار و دەستکورد دروستکرد و چەندین مناڵی بێباوک ماڭانە بڕێ پارەیان بۆ بڕێتەوە. ڕاستی شایستەی ئەوەن کە ئەم حزبە ئیسلامیانە خەڵک بیان کە بەهێزی یەکەم لە کوردستانە و بۆ ئەوەی حکوم بگەنە دەست. وەڵی ئەمڕۆ ئێمە پێویستیمان بە کەسانێکە دەستپاک ئەمین بەڕاستی خەڵ لەو بوارەوە لی قەوماوە دەنگدان بە کەسانی ئەمین ئەمڕۆ ئێمە زۆر زەڕین بۆ ئەوە خەڵکیش پێویستێتی بەڕاستی زەلامێکی ئەمین دەستپاک بەڕاستی شایستی ئەو شوێنانەیە. دڵنیام ئیشی باش نەبێت توخنی ناکە ئینشاءالله. کاندیدێکی کۆمەڵی دادگەریش دەڵێت وەکو چۆن لە ڕابردوو لەگەڵ خەڵک بووین و لە ئایندەشدا لەگەڵ خەڵک دەمێنینەوە و ڕازگۆ و وەفادار دەبین لە ئازبەڵێنەکانمان. بەنای خۆی گەورە میێرەبان دیارە ئێمە لە درێژەی بانگەشەکانی خۆمان لیستی 147 کۆمەڵی دادگەری کوردستان لە شێوازێکی تری بانگەشەمانە ئەمڕۆ کاسبکارانی ناوچەی پیشەسازیمان بەسەر کردەوە. هەروکو زانراویشە ئێمە لە ماوەکانی ڕابردووە لەگەڵ خەڵکا بوون، ئێستاشە لە ناو خەڵکین. دیارە دوای سەرکەوتن بەدەستێنانی متمانەی تەواوی دەنگدەرانی سنووری پارێزگای سلێمانی ئینشاءالله ئێمە هەروەکو جارانی پێشوو لەگەڵ خەڵکا بین چۆن لە ڕابردووە لەگەڵ خەڵکا بووین لەگەڵ خەموو ئازارەکانی نبووین لا ئایندەشە پشتیوان بەخوای گەورە بەجێیان ناهێڵین و هەروەها ڕازگۆ بین لەگەڵیانە و لەگەڵیان نامێنینەوە. کۆمەڵی دادگەری بوو ئەم خولەی هەڵبژاردننی پەرلەمان بە پشتیوانی خوا و پاشان متمانەی هاوڵاتیان چاوی لە سەرکەوتنی گەورەیە و دەیەوێت لەژێر دروشمی ڕایان دەگرین کۆتایی بە ناداری ستەمی دەسەڵات بهێنێت. ڕێبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.